بنای خدای گەورە و میهرەبان بەڕێزان بەیانتان باش هەمولایەکتان بەخێر بێن. ئەوڕۆ دڵخۆشین لەوەی کە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر لە پێناو ماندیبوونی ئەو خۆشەویستانەی کە هۆکار و هاوکار بوونە لە سەرخستنی ئەزموونەکان لە پۆلی 12 کە لێژنەیەک ساڵانە هەم لە ڕووی لۆجستیەوە و هەمیش لە ڕووی ئەمنی و فراهەمکردنی کەشێکی لەبار لە بۆ قوتابیانی خۆشەویست لە سەرخستنی پرۆسەکەدا هاوکار و پشتیوان دەبن. بە تاکید بەرەنجامی 12 ساڵی خوێندن لە دروستبوونی بینای تێفکرین و حازربوونی ئەو مرۆڤەی کە لە نەتیجەدا ئەوەی تموحیتی تحقیقی بکە لە ڕووی زانستیەوە پۆلی 12ەیە. پرۆسەکە زۆر ئاسان نییە لەوەی کە دوای جودێکی زۆری قوتابیان و خانەوادەکانیان و جودێکی زۆری مامۆستا و ناوەندەکانی خوێندن، بەڵام لە ئەنجامیشدا لە پێناو باشی بەڕێوەچوونی پرۆسەکە کۆمەڵێک ئامادەکاری دەکرێتن کە هەموو هێزەکانی پەیوەندیدار، پۆلیس، ئاسایش، زێرەبانی و نەهێشتنی تاوان و هەروەها لایەنەکانی لۆجستی لە دابینکردنی کارەبا، ئەو پێداویستیانەی لە بەهۆڵەکانی تاقیکردنەوە دەکرێتن. ئێمە ساڵانە بەپێی ئەو پلان و نەخشەیەی کە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و بەڕێوەبەرایەتی پەروەردەکان دیاری دەکەن لە دیوانی پارێزگا لەگەڵ لایەنەکان کۆبوونەوە دەکرێت پلانەکە دادەنرێتن. چەند ساڵی ڕابردوو ساڵ بە ساڵ ئەو پلانانەی کە دانرایە بە خۆشحاڵیەوە وەکو خۆی وەکو ئەوەی کە ئامادەکاری لە بۆ کرایە جێبەجێکرا. من لێرەوە وێڕای دەستخۆشیکردن لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان ڕەنگە فەرمانگەکان زۆر بن، چ لە دابینکردنی کارەبا وەکو باسم کرد و کارەبای مۆلودەی گەڕەکەکان و پێداویستەکانی هۆڵەکانی خوێندن، هەندێک وەقت لە فێنکردنەوە و دیسان دەرێمەوە لە هەمووی گرنگتر ئەو کەشەیە کە هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئەنجامی دەدەن. ئێمە چەند هێڵێکی نزیک لە هۆڵەکان دادەنرێتن، پۆلیس لە دەواازەکە و ئەرکە گشتەکەی لەسەرشانە، ئاسایش لە خەتی دیکەدا لە چاودێریکردنی هۆڵەکان و حیمایەتیکردنی هۆڵەکان، زێرەبانی لەو شوێنانەی کە پێویست دەکاتن تەداخل بکرێتن بەپێی ئەو نەخشەی کە دیاری دەکرێتن. ئەو هۆڵانە دیاری دەکرێن کە چەندەر پێویستی بە تەرکیزی زیاتر هەیە، لە چەندەریشدا ئەرکەکان بە نۆرمالی بەڕێوە دەچیتن. دیارە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە ئەو بەرنامەیان هەبووە هەموو ئەو بەڕێزانەی لایەنە پەیوەندیدارەکانی هۆکاری سەرخستنی پرۆسەکەن ئەوڕۆ ڕێزلێنانیان پێشکەش بکرێ. و ڕێزلێنانەش ڕێزلێنانە لە جوهد و ماندووبوونی هەموو خۆشەویستانەی لەناو پرۆسەکەدا شانازی سەرکەوتنی پرۆسەکەیان بەبەرکەتیە. چەند ساڵی ڕابردوو هەولێر نمونە و پێشەنگایەتی ئەو بوارە بووە. بە تاکید لە داهاتووش هەمان ئەو نمونە و پێشەنگایەتیە لە بۆ هەولێر دەمینێتەوە و دیسان تاکید دەکەینەوە ئێمە ئەگەر پێوەرێکە بیتن لە ئاستی هەموو پارێزگاکان هەولێر لە پێشەنگایەتیدا بووە کە پرۆسەکە بەباشی بەڕێوە چووە. دڵنیاشم لە ئایندەدا بە باشتریش بەڕێوە دەچیتن. ئەوەی لایەنەکان کردیتیان هەر تەنها جێبەجێکردنی ئەرک و فەرمانەکانی سەروی خۆیان نەبووە، بەڵکو لایەنێکی ئەخلاقی مرۆیی ئیمانیشی لەخۆ گرتیە کە ڕێگریکردن بووە لە گزیکاری و هەروەها سەرکەوتنی پرۆسەکە و چاودێریکردن و پاراستنی لێژنەکانی تاقیکردنەوە، گەیاندنی پرسیارەکان بە سەلامەتی لە بۆ ناوەندەکان و هۆڵەکانی تاقیکردنەوە، پارێزگاریکردن لە بەڕێوەبەر و مامۆستایانی هۆڵەکانی تاقیکردنەوە، هەموو ئەرشی ئەوان بووە. جارێکی دیکە بەناوی پارێزگای هەولێر یەک بە یەک دەستخۆشیان لێ دەکەین، ئومێدی سەرکەوتنیان لە بۆ دەخوازین. هیوادارین هەر بەباشی و بە چاچی ئەو پرۆسە گرنگە لە سنووری پارێزگای هەولێر بەڕێوە بچی و هەموو لایەکتان بەخێر بێن و زۆر سپاس.